دوای راپۆرتێکی NRT لەسەر کوژرانی گەنجێکی شارۆچکەی دەربەندیخان بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی ڕوونکردنەوەیەک و ژمارەیەک بەڵگە و دانپێدانان و تۆماری ڤیدیۆیی هاوسەر و هاوکارەکانی بڵاو کردەوە و دەڵێت گەنجەکە ئەندامی داعش بووە. ئاسایشی سلێمانی لە ڕوونکردنەوەکەیدا دەڵێت تۆمەتبار هێمن محەممەد کە پیشەی مامۆستا بووە و برای هێرش محەممەد کە لە ئێستادا لە ناو داعشدایە لەگەڵ 3 کەسی دیکەدا کە پلەی ئەمیریان هەبووە لە ناو داعشدا پلانیان دانابوو بۆ تێکدانی ئارامی هەرێم. دەشڵێت هێمن محەممەد وەک شانەی نووست و هاوکاری کردوون. بە پێی ڕوونکردنەوەکە دوای دزەکردنی چەکدارەکانی داعش بۆ سنوورەکانی ئیداری پارێزگای سلێمانی و هەڵەبجە تەواوی ئەو کەسانەی هاوکاری چەکدارانی داعشیان کردووە دەستگیر کراون کە زیاتر لە 60 گومان لێکراو بوون و هێمن محەممەد یەکێک بووە لەو کەسانە. ئاسایشی سلێمانی لە ڕوونکردنەوەکەیدا دەڵێت لە ڕۆژی 29 تشرینی دووەمی ساڵی ڕابردوو بە بڕیاری دادوەری لێکۆڵینەوە هێمن محەممەدیان دەستگیر کردووە و لە کاتی لێکۆڵینەوەدا دانی بەوە داناوە لە ڕێگای هێرشی برایەوە پەیوەندی بە داعشەوە کردەوە و بەیعەتی پێداون. ئاسایشی سلێمانی ڕوونیشی کردوێتەوە تۆمەتبارەکە دانی بەوەش داناوە لە ڕۆژی 17 تشرینی دووەمی 2016دا چۆتە سلێمانی و چاوی بە کەسێک کەوتووە و پێکەوە پلانی دەربازکردنی ئەو 4 چەکداری داعشیان داناوە کە شوێنەکانیان لە گریانە و بۆینی سەر بە هەڵەبجە لەلایەن ئاسایشەوە ئاشکرا بوو کەسێکیان لێکوژرا. ئاسایش ئاماژەی بۆش داوە لە 26 هەمان مانگدا هێمن محەممەد با ئۆتۆمبیلەکەی کە لە جۆری ئەڤیۆیە باوکاری 2 تۆمەتباری دیکە کە بران و دوای دەستگیرکردنیان لەلایەن ئاسایشەوە دانیان بە چاوانەکانیان داناوە لە گوندی دەرەشیش لە ڕێگەی قاچاخ و گوندەکانی تەپی سەفا و خێڵی حەمەوە چەکدارەکانی داعشیان گەیاندووەتە هەڵەبجەی تازە. ئەوان کە سیارەیەکیان پیا کردبوو لە جۆری ئەڤیۆ منیش بکەمە پێشیان و لەگەڵ برایەکەشمە ئەو لە پێشی ئەمەوە بڕوا منیش لە پێشی سیارەکەی ئەوانەوە ئەو لە پێشترە بۆ ئەوەی ئاگادارمان کاتەوە لە هەر بازگەیەکیان مەفرەزەیەک. بە پێی ڕوونکردنەوەکەی ئاسایش هێمن محەممەد هەر 4 چەکدارەکەی داعشی گەیاندوێتە دەربەندیخان و 3 ڕۆژ لە ماڵەکەی خۆیدا هێشتونێتەوە. بە پێی وتەی هاوسەری ناوبراویش کە لە بەردەم لێکۆڵەر و دادوەریشدا دانی پێداناوە لەسەر داوای هێمنی هاوسەری و بە بیانووی ئەوەی میوانیان هەیە 3 ڕۆژ ماڵەکەی جێهێشتووە و چۆتە ماڵی باوکی. ئەو ڕۆژەی دەستگیر کراین من 3 ڕۆژ پێش ئەوە لە ماڵی باوکم بووم 3 شەو بوو تەنها یەک ئێوارە ڕۆشتم حەفازە شتم هێنا بۆ مناڵەکان ئیتر هێمن تیمیوانەکان ڕۆشتن یان بەدواتە ئیتر بەیانێکی دەستگیر کراین. ئاسایش لە ڕوونکردنەوەکەیدا دەشڵێت هێمن محەممەد لە 28 مانگدا 4 چەکدارەکەی داعشی گواستوەتەوە بۆ نزیک گۆڕستانی گوندی کانیسان بۆ ڕۆژی دوایی لەسەر بڕیاری دادوەر لەلایەن ئاسایشەوە دەستگیر کراوە و دانی با چاوانەکەی داناوە. ئاسایشی سلێمانی دەڵێت بە مەبەستی شوێن پێڵگرتن و دۆزینەوەی چەکدارەکانی داعش هێمن محەممەد بە بڕیاری دادوەر براوەتە ئەو شوێنەی کە چەکدارەکانی لێدا بەزاندووە بەڵام لە کاتی دابەزین و دەستکردن بە گەڕان بە دوای چەکدارەکاندا ڕوبەڕووبوونەوە ڕوویداوە. لەو نێوەندەشدا هێمن لە دەست هێزەکانی ئاسایش هەڵهاتووە. باوتەی ئاسایش شەوی 4 کانونی یەکەمی ڕابردوو ئەو 4 چەکدارەی کە لە ماڵی هێمندا خۆیان حەشاردا بوو لە گوندی پونگەڵا دەرکەوتونەتەوە. دوای ڕوبەڕووبوونەوەیان لەگەڵ خەڵکی گوندەکە دوانیان کوژراون. دواتریش 2 چەکدارەکەی تر هاوڵاتیەکیان شەهید کردووە و پاشان خۆشیان کوژراون. هەر باوتەی ئاسایش پاش چەند ڕۆژێک لەلایەن بنکەی پۆلیسی سێوسێنانەوە تەرمێک دۆزراوەتەوە و دوای ڕەوانەکردنی بۆ پزیشکی دادوەری دەرکەوتووە کە تەرمی یەمنە و راپۆرتی پزیشکی دادوەری سلێمانی ئاماژەی بەوە داوە کە لە ئەنجامی بەرکەوتنی فیشەک و خوێنبەربوونی زۆرەوە گیانی لەدەستداوە. پێشتر کە سوکاری یەمن لە نامەیەکدا بۆ NRT باسییان لەوە کردبوو کوڕەکەیان لەژێر ئەشکەنجەدانی زۆری هێزەکانی ئاسایشدا گیانی لەدەستداوە بەڵام ئاسایش ئەوەی ڕەت کردەوە.